هاوڵاتیان پێشوازی لە جەژنی قوربانی پیرۆز دەکەن و ئامادەکاری و پێداویستەکانی ڕۆژانی جەژن دەکڕن. هیواخوازن جەژنی قوربان ببێتە دەرفەتێک دەسەڵاتدارانی کورد قەیرانەکان و باری ئابووری باش بکەن. وەڵای جەژنی قوربان جەژنێکی پیرۆزە، حتا خەڵک قەدری بزانێ باشترە بۆ هاوڵاتیان هەمویان بە یەک و ناکۆک نەبوون و جەژنەکە خۆش بێ. جەژنی قوربان جەژنێکی مسلمانانە پیرۆز بێ لەسەر جەم مسلمانانی هەر چوار پارچەی کوردستان و جیهان. قەیرانەکەیشەوە قەیرانێکی چەند ساڵەییە، ئێستا جگە لە بەرەکی عێراق بەرەکی هەموو وڵاتانی تریشی گرتوێتەوە، هەرکێ بە پێویستی خۆی ڕۆژانەی خۆی بەڕێیەکە. ئیسا کابرا لێ ئەشتە فرۆشێژدانی باش بێ، هەموو کەس لە شوێنی خۆی باش بێ، حکومەتی لەسەرەوە باشە بێ. تێگەی حکومەت هەر گەندەڵی تیا بێ، چۆن تیانە کابرا مەسئول بێ هەر گەندەڵیەکە. بەڵام ئێش لە خۆمان چاکەین لەسەر بەشم چاک بێ. حسابی معاشەکە کەس بە تەواوەتی ناکات، کە ئەیەن دەسەکرێ بە شەڕ شەق و بەزم ڕزمێ هەر حیاتە چێ. یەکیان خۆمە خانەنشینی مەدەنی 27 ساڵم بووە 252,000 بێ شەڕ شەق کوێ لەسەری. ئەم ڕۆژە وەرم گرتووە ئەشمێن نەمێناوەتە بازاڕ یامەتە بە قەرزە. لە سنووری پارێزگای هەڵەبجە بۆ ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز پلانی ئەمنی دانراوە. وتەبێژی پۆلیسی هەڵەبجە دەڵێت لە ناو شار و ئاوی ناوارەکان 7 مەفرەزە جێگیر دەکەن بۆ ڕێگری لە هەر حاڵەتێکی نەخوازراو. ئێمە وەکو هێزەکانی پۆلیس لەگەڵ سەرجەمێزە ئەمنیەکانی تری شارەکە پلانی جەژندانراوە بۆمان لەلایەن پارێزگای و قایمقامەتی هەڵەبجەوە. مەفرەزەکانمان لە هەر سێ سەیرانگای بیارە تێوێڵە ئەحمەد داوابوونیە بێ و لە ناو سنتەری شارەکەش 4 مەفرەزە بوونیە بێت. داواکارین لە هاوڵاتیان لە کاتی بوونی کێشەیان هەر گرفتێک لە ڕێگەی تەلەفۆنی ژمارە 104 سنتەری فریاکەوتن JCC کێشەکانی خۆیانیان بگەێنن بە ئەوان و ئێمەش هەوڵەدەین دەست بەجێ بگەینە شوێنەکە و کێشەکانیان بۆ چارەسەر بکەین و ئێمە هیوادارین هیچ کێشەیەک ڕوونێ و هاوڵاتیان جەژنێکی خۆش بەڕێ بکەن. هاوڵاتیان جەژنی قوربان بەرز ڕادەگرن و ساڵاناش بەشێکی زۆری مسلمانان سونەتی قوربانیکردن زیندوو دەکەنەوە. پەیامی هاوڵاتیان بەگشتی لە جەژنی قوربانی پیرۆز بڵاوکردنەوەی گیانی لێبردن و تەبایی و پتەوکردنی گیانی برایەتیە لە نێوان مسلماناندا و گردن ئازادیە دوور لە هەر ڕق و کینەیەک. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.